My main concern is that نیگەرانی من لەوەیە کە دۆناڵد ترەمپ دەستی کردووە بە ململانەی کە نابێت ئەو کاریگەری هەبێت لەسەر ئاشتی جیهان. نیگەرانی ئەگەری ڕوودانی جەنگێکم کە کۆنتڕۆڵی لە دەستی ئێمەدا نەبێت، ئەوە ناداتپەروەری و نابێت ئەو ڕوودات. ئێمە لە کاتێکی قەرەباڵغی شەقامدا لێرەین و خەڵکی وەڵامدانەوەی زۆران هەیە بۆمان. گوێ لە هۆڕینانە بگرە، ئەوانە زیاتر هانمان دەدەن. باوکم بلیتی فڕۆکەی هەیە بۆ ئەوی بچێت بۆ ئێران. ئەو هەموو زستانێک دەچێت لە یەکشەمەوە گەشت دەکات و بۆ ماوەی 2 هەفتە لە تاران دەبێت. بەڵام ئەو فڕۆکەی کە کەوتە خوارەوە لەوێ بیرکردنەوە لێی زۆر ترسناکە. لەبەرەوە هۆکارە من زۆر نیگەرام و دەمەوێت گرجەکان کەم بێتەوە لە دژی ململانێ. من زۆر هەست بە مەترسی دەکەم بە تایبەتی کە باوکم چەند ڕۆژێکی تر سەردانی تاران دەکات. هەر بۆیە نەمتوانێت ڕێ لە خۆم بگرم کە خۆپشاندان نەکەم کاتێک ویستم. من بە گشتی دژی جەنگم. ترامپ بەبێ هۆکار بارودۆخەکە نائارام دەکات. خێزانی هاوڕێیەکەم لە ئێران دەژین. بارودۆخی ئەو وڵاتە زۆر مەترسیدارە. باوکی هاوڕێکەم دەبێت سەردانی ئەو وڵاتە بکات.